beji, sarı, opo, beji, sarı, opo. Beji, sarı, opo, beji, sarı, opo. Opo, beji, sarı, 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 opo. Sarı, opo, beji, sarı, opo, beji, sarı, opo, beji. Opo, beji, sarı, 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 beji, sarı, opo, beji, sarı, opo, beji, sarı, وقتنا خير لها تناولت لكي بخير الزنزر الزوار خوشحال بأعمال الدنيا وبيت خوشيتان الليلة وبطشتيكي يومين وإيما وبطشتيكي وإيما زيادة سرقوشي زيادة هولدني بردانا لیستی فرق سرزمین دموکراتی کردستان لیستی که لجماری 38 حقیقی لخوی کردوا کاندیدەکانیش تێکهاتوون لە ئەندامانی حزبی پارتی سەرۆکای دموکراتی کوردستان و ژمارەیەک کەسایەتی سەربەخۆ واتە لیستێکە زۆرتر لە پەیمانێکی کۆمەڵایەتی دموکراتی دەچێت لیستێک نییە تەنیا جێگای بە بۆ ئەندامانی حزبەکەی خۆی کردبێتەوە بەڵکو هەر کەسێکی ئاگادارخواز و دموکراتیخواز کە جێگای باوەڕی خەڵک و حزب بووبێت جێگای باوەڕی ئەوە بووبێت کە لە تەنیا ئامانجی ئەو کەسە خزمەتکردنە بە کۆمەڵگاکەی ئەوە توانیەتی لەو لیستەدا خۆی کاندید بکات بە ئامانجی خزمەتکردن تەنیا بە ئامانجی خزمەتکردن بووە ئەو کەساتیانەی کە لەو لیستەدا کاندید کردووە باڵندیان زۆر ئاسودایە هەمیشە کەسانێک بوون لە بەرەی گەلدا بوون لە سەردەم خوارەکانی لە هەر کێشەیەکی لە بواری نەتەوەیی لە بواری سیاسی لە هەر کێشەیەکی کۆمەڵایەتی کە ڕوبەڕووی خەڵکی ببێتەوە لیستی ئەندامانی لیستی پارتی سەرۆکای هەمیشە لە بەرەی گەلدا بوون هەر لەو پیاناوە زۆرترین سزای سیاسیان بەردۆشەوە وەک ناسێنی لیستەکە لە 38 کاندید پێبدرێت 24 کاندید پیاوە و 14 ژنە و سەرۆکی لیستەکەش مامبەڕێت نەزیرە عومەرە ئەویش کاندیدی ژمارەیەک هەر مانژنە و
لیستەکە ڕێژەی لە سەدا چل ژن تێدا بەشدارە و خاڵێکی گرنگی دیکە لە لیستەکەدا ئەوەیە کە زۆربەی کاندیدەکان گەنجن. وەک حیزبی کاتی چارەسەری لۆبەکردنەوەیەک هەواڵان هەندێک داوان بوو حیزبێکە 2002 دامەزراوە حیزبێکی سەربەخۆی باشووری کوردستانە ئێستاش سیستمێکی بڵێن سەرۆکی نییە تەنیا هاوسەرۆکایەتی هەیە ئەوانیش هەواڵ نەزیر عومەر لەگەڵ هەواڵ دیاکەری ئەو دوانە هاوسەرۆکی حیزبەکەن و هەردووکیشیان کاندیدن لە لیستی کارتی چارەسەری دموکراتی کوردستان. ئەو لیستە و کارتی چارەسەری لەسەری داوات فکرەیەکی نەتەوەی دیموکراتی خوازە هەر کەس دەزانێت ئەو فکرەیە هی کێیە. ئەو کارتی چارەسەری لەسەری داوات